ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤا بە دیدارتان شاد دەبین. ئەمڕۆ یەکی ئازار ساڵیادی چلو یەکەمین ساڵیادی وەفاتی سەرکردە و جەنراڵ مستەفا بارزانیە. بەرنمەیەکی تایبەتمان هەیە، بارزانی نەمر کاریزمای نەتەوەی و سیمبۆلی نیشتیمان بە میوانداری بەڕێز و خۆشەویست دکتۆر عومەر ڕەنگێنەی مامۆستای زانکۆ لە زانکۆی سلێمانی. دکتۆریان خۆشحاڵین و بەخێر بێت. زۆر سپاس بۆ ئێوە و بینەرانتان لە هەر شوێنێکن. دکتۆر جیان، ئەمڕۆ بیرەوەری وەفاتی یەکێکە لەو ڕەمزە هەرە دیار و ناسراوانەی کە بزافی ڕزگاری خوازی کوردستان بەخۆیەوە بینیوە، وەفاتی سەرۆک یان جەنراڵ مستەفا بارزانی. پێم خۆشە سەرەتا جەنابتان وەک ئەوەی کە باگراوندێکتان هەیە لە بواری مێژووە و مامۆسای زانکۆن و لە ماوەکانی ڕابردووش بەشداری شۆڕش و بەرخودان و بزافی ڕزگاری خوازی کوردستان بوون. خوێندنەوەی تۆ بۆ کەسایەتی مستەفا بارزانی وەک کەسێکی نەتەوەیی وەکو کەسێکی کاریزمیسیە؟ بەڵێ لە ڕاستیە گەر ئێمە بگەڕێنەوە بۆ ڕووداوەکان و خوێندنەوەیکی ورد بکەین بۆ کەسایەتی بارزانی نەمر بە سەردەمی خۆی لە سەدەی بیستدا، لە سەدەی بە تایبەتی لە بیستەکان بەدواوە کەسایەتی لە کووردا لە بۆ بوارە نەتەوەیەکان کەسایەتیی وەکو بارزانی کەسایەتیی زۆر قورس و زۆر سنگین بووە کە پێم وانییە دووبارە بێتەوە. ئێمە ئەگەر سەیرێ بکەین پێش بەهاتنی لەدایکبوونی بارزانی نەمر چەند شۆڕشێکە بووە لە چ لە باشوور چ لە باکوور چ لە شوێنەکانی کە بەڵام ئەو شۆڕشانە زیاتر مۆرچی ناوچەیی و لۆکاڵی پێوە بووە. بەڵام بارزانی نەمر توانی شۆڕشەکانی کورد هەمووی لێک بدا، یعنی ئەو مۆرکە بگۆڕێ بۆ مۆرکێکی نەتەوەیی کوردستانی گەورە هەر چوار پارچەی کوردستان. بەڵگەش ئەوەیە بارزانی هەر لە تەمەنی مناڵیەوە لە پێش بیستەکانە لە بیستەکانە تەمەنی تقریبەن 7 ساڵ بووە کە بە سەرۆکایەتی وەفتێکی گەورە ڕووی کردوتە باکوور، لەوێ شێخ عەبدولقادری نەهەری و شێخ سەعیدی پیرانی بینیەوە ئاڵوگۆڕی بیر و ڕای لەگەڵا کردوون بۆ ئەوەی کە ئەم شۆڕشە لە لۆکاڵیەت دەرچێ لە باکوور دەرچێ هەموو چوار پارچەی کوردستان بگرێتەوە. ڕاستی قسە لەسەر بارزانی و کەسایەتی بارزانی ئەکەین بە نیم سەعات و ئەمانە تەواو نابێ، بەڵام بێ چڕی بکەینەوە لەوەی کە بارزانی باگرا وەکو خێزان وەکو بنەماڵە باگراوەندێکی زۆر قوڵیان هەبووە لە بەرگری لە خەڵکی هەژار و ڕوبەڕووبوونەوەی ستەم هەر لە زمانی شێخ عەبدولسەلامی گەورەی باپیری و دوایی شێخ عەبدولسەلامی برای و دوایی شێخ محەممەدی باوشی و هەموو ئەمانە هەمیشە شۆڕژێر بوون. بەڵام ئەوەی کە بارزانی کردی توانی شۆڕشەکە لە ئاستێکی گەورەدا پیشان با کە گرێدانی هەر چوار پارچەی کوردستانە و دەرخستنی ئەو ستەمانەیە کە بەرامبەر بە کوور دەکرێت. وەکو وتم هەر لە تەمەنی مناڵیەوە ئەو پیاوە توانیوێتی بیری نەتەوەیی گرێ بدات بە پارچەکانی کەی کوردستانەوە هەتا ئەو کاتەی لە شۆڕشی ئەیلولا. ئێمە ئەزانین حکوومەتە یەک دوایەکەکانی عێراق زۆر ئەزێدی کوردیان داوە، تەنانەت بە تایبەتی ئینگلیزەکان مەبەستیان بووە کە هەرێمی کوردستان ئەوەی کە ئێستا پێی ئەڵێن هەرێمی کوردستان و بگرێت لەگەڵ ئەوان ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەری بخاتە سەر عێراق. ئەمە وای کرد ئینگلیزەکان بە تونی بەرەگاربوونی بارزانی و شۆڕشەکانی بارزانی بوون. ئێمە دەبینین مەسەلەن شۆڕشێک لە 1930 تا 1932 بە سەرۆکایەتی شێخ ئەحمەدی بەرزان، بەڵام بارزانی لەوە ڕۆڵی زۆر گەوری بووە لە ڕووی سەربازی و لە ڕووی سیاسیشەوە. شۆڕشی دووهەم لە 1942 تا 1945 ئێمە لە بیرمان نەچێ بارزانی و بارزانەکان نەفیکران بۆ دیوانیە و بۆ چەند شوێنی تروە لە کۆتاییدا نەفیکران بۆ سلێمانی. بارزانی دەرفەتێکی زۆر گەورەی وەرگرت. ئێمە بینین شاری سلێمانی بەناحەق ناو نراوە پایتەختی ڕۆشنبیری، لە حەقەتە لە ڕۆژانی خۆیان پایتەختی ڕۆشنبیری چونکە پایتەختی بابانەکان و شێخ مەحموودی نەمر بووە. بەڵام ئەوە گرنگە ئێمە باسیکەین کە بارزانی ئەو چەند ساڵی لە سلێمانی بووە چوار مشقی لێدانە نیشتووە، شەو ڕۆژ پەیوەندی دروست کردووە لەگەڵ پیاوە گەورەکانی وەکو شێخ لەتیفی شێخ مەحموود، وەکو
ئەو حامێ ئەو ڕەحماناغا ئەو ڕەحماناغا بۆ خۆی ئەو پیاوە گەورانی کە لە سلێمانی بۆ ئەوانش باگراوەندێکیان هەبووە لە شۆڕشەکانی شێخ مەحموود هەمیشە پاڵپشتی شێخ مەحموود نەمر بوون. ئەبینین لێرە لەگەڵ پیاوە گەورەکانی سلێمانی ئەمین زەکی بەکو ڕۆشنبیرەکان و ئەمانە پیرەمێرد و ئەمانە بە حەقەت بارزانی توانیوێتی هینێکی باش کۆبکاتەوە لەسەر کێشەی کورد و کێشەی نەتەوەی و پەیوەندەکانی و هۆکارەکانی ئەوەی کە بەسەر کورد هاتووە لە نەهامەتەکان. بۆیە کە بینین بارزانی تەنها وەکو کوردێکی باشووری کاری نەکردووە کە کاتی شۆڕشی مەهاباد هەڵەگرسێ بە خۆی و 500 سەربازی ئازاوە پێشمەرگەی ئازاوە ڕوو ئەکاتە مەهاباد چونکە بارزانی پەیوانە بووە تەنها باشوور کوردستانە پێی وایە کوردستان زۆر لە باشوور و باکوور و ئەمە گەورەترە. ئەبینین دەچێتە خزمەتی قازی نەمر و پێڵێ من لێ ئێستەوە من ئێستا سەربازێکی تۆم تۆ فەرمان ئەدەی و من جێبەجێ ئەەکەم. طبعاً قازیش پیاوێکی زۆر زۆر خۆشەویست و بە حرمەت بووە ڕێزی زانیوێتی بارزانی چێ ڕێزی زۆری لە بارزانی گرتووە تەنانەت وەکو کەسی ژمارە 2 پێم وایە وا بووە لە دوای قازی لە مەهاباد. ئەمانە هەمووی ئەوە ئەگەێنێ کە بەرزانی بۆ یەکەمین جار توانی بیرۆکەی نەتەوەیی و بیرۆکەی ڕزگاری نەتەوەیی هەمووی پاڵفتە بکات و بیخاتە بەردەستی ڕۆشنبیران و خەڵکی نەتەوە پەرستی و نەتەوە خوازی کورد. ئەمەی ئێمە کە زۆر گرنگە باسی بکەین شۆڕشی ئەیلول کە بارزانی زۆر تیا دەرکەوت لە حەقەتە لە شۆڕشی ئەیلولە ئێمە دەبینین مەسەلەن عەبدولکەریم قاسم لە سەرەتاوە کە لە 58 هاتووە زۆر لەگەڵ بارزانی باش بوو بەڵام عەبدولکەریم قاسم بۆ خۆی کەسێک بوو میزاجی بوو و دامەزراوەیەکی سیاسی نەبوو تەنها بۆ خۆی بوو. ئەوانەی دەوروپشتی تەسیریان لێ کرد توانیان نێوانی ئەو بەرزانی بەرفراوان کەن. بۆیە ناچار ئەوە بوو بە هەر هۆکارێک دەستی ئەم لاولاش هەبوو لەوەی کە زیاتر بنێوانی بارزانی مستەفا و نێوانی عەبدولکەریم قاسم فراوانتر بێ. شۆڕشی ئەیلول هەڵگرسا لە شۆڕشی ئەیلول بارزانی ئێمە زۆر گرنگە باسیەوە بکەن. بارزانی دژی عەرب شەڕی نەکردووە مەبەستیەوە نەبووە کوردایەتیەکی شۆڤێنیزم بێن لە کوردایەتی لە لای بارزانی ڕۆمرێڤایەتەکەی زۆر زۆر جوانتر و دیارتر بووە تا ئەوەی ڕووی شۆڤێنی هەر نەبووە چونکە جاری وە هەیە یعنی بارزانی باگراوندێکی ئاینی جوانی هەبووە کە تێگەیشتن بووە لە ئاینی ئیسلام و ئەوان ئێمە هەموو دەزانین کە ڕێبازی نەقشبەندی خالیدی مەولانا خالیدی نەقشبەندی کەسایەتیەکی موسڵمانی کورد بووە یعنی ئیسلامی کورداندووە بەو معنایەی لە دیدی کوردەوە سەیری ئیسلام کردەوە کوردیش هەر هەمیشە خاوەنی ئاینی خۆی بووە هەر لە پێش ئیسلامیشەوە ئێمە لەم کوردستانەیە ئاینی زەردەشتی هەبووە و ئاینی مەسیحی هەبووە و ئاینی جوو هەبووە کە ئەم ئاینانە هەمووی سەرچاوەکانیان یەکێکن لە ڕاستیە ئەویش لایەنە ئینسانەکەیەتی دوایی مەولانا خالیدی نەقشبەنی ئەوە بوو ڕۆڵی زۆر گەورە هەبوو لەوەی کە شێخانی نەهری و حوت خەلیفەی هەبووە هەر حوت خەلیفەکەی کورد بووە مەولانا ویستوێتی هەم وەکو موسڵمانێک ئیشکا هەم کوردستان خەڵکە موسڵمانەکەی بمێنێ بەڵام موسڵمانێکی کوردانە موسڵمانێک کە نیشتیمانی خۆش بوێ کە خاچی خۆش بوێ کە زمانی خۆش بوێ بۆیە کە ئەم پیاوە پەروەردەی ئەو قوتابخانە گەورەی مەولانا خالیدە ئەبێ ئێمە ئەومان لەبیر نەچێت بەڵام ئەوەش ئەمە ناگەینێ کە بەرزانی دیدی سیاسی بەرفراوان نەبووە من لە مزەکیراتی کابرایەکە خوێندمەوە کە لا کە کەیجی بووە ئەڵەیە کە لە ساڵی 1940 ئەوەیە 1946 یا 45 کە لووتکەی سولاسی هەبووە لووتکەی سێلایەنە چەرچەڵ و ستالین و کابرای سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاکە ئێستا ناوەگەین نایەتەوە لە یادم ئەڵێ لەوێ بە پەلە بەرقیەکە لە ئەڵەیە بێ قازی لەگەڵ مەلا مستەفا بگەنە تاران هەر ئەو کابرایە ئەڵێ لە پێشە ستالین زۆر ڕای لە بارزانی نەبوو ڕمبێ لە زیاتر لە بەشەوە بێجا بارزانی خەنجەرێک و دەمانچەیەک بێرایە و جلوبەرجێکی کوردی ئەڵێ بەڵام کە کەوت نەقسە ئەڵێ ستالین کابرایەکی ئیتر زۆر دیارە
زۆر سەرسام بوو بە بۆچوونەکانی بە قوڵی بۆچوونی سیاسی بارزانی. ئەڵێ لە دوای ئەوە ئیتر لە لای ستالین کەسایەتی بارزانی کەسایەتیکی زۆر جیاواز بوو. طبعا ئەمە گومان لەوە نییە قازم محەممەد پیاوێکی زۆر خوێنەوار بوو، پیاوێکی زۆر خۆشەویست، بەڵام بارزانی دوو لایەنی هەبوو، لایەنی سیاسی هەبوو. ئێمە دەبنێت قازم محەممەد تەنها سیاسی بوو بێجگە لە باگراوەندە دینی و کۆمەڵایەتێکی، بەڵام بارزانی باگراوەندی دینی و کۆمەڵایەتی و سیاسی و سەربازی بە یەکەوە گرێدا بوو. لەبەرەوە ئێمە زۆر گرنگە لەم کاتەیە کە یادی بارزانی ئەەکەینەوە، نەک تەنها وەکو یاد بۆی کە ئێمە من هەستەکەم ئێمە بە تایبەتی لە هەرێمی کوردستان بیری نەتەوەییمان زۆر کاڵ بۆتەوە. ئەمە گرفتێکی زۆر کەورەی ئمڕۆ باسی تەنها بودجە و بەغدا بودجەی نرد و بۆخدەین ئێمە کێشەی بودجە نییە. ئێمە حەزەکەین مەسەڵەن حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی زۆر بەدات پەروانانە زۆر حکومڕانیشی ڕێکوپێک بکە. طبعا بێگومان هەڵەشەیە، من لەگەڵ ئەوە نیم کە بڵێم هەڵەکان بۆ حکوومەتی هەرێم ڕاستکەمەوە ئیشەڵا لە ئایندەیەشی ئەگەر زۆریش نزیک نەبێ ئەو هەڵانە ڕاستە بن، بەڵام ئێمە کێشەکە ئەوەیە ئیتر کوردایەتیمان تەنها کردووە بە پارە و بودجە و خۆدەوڵەمەندکردن. بارزانی پارەی پێ نەبوو، بارزانی دەیەکیشی نەبوو بڵێ وڵا ئەم دەیەهی منە، بڕۆ ناکەم ڕۆژێکی پارچە زەویە گوتبێتی ئەم پارچە زەویەهی منە. بارزانی کەسێک بوو خۆی بەخت کرد بوو لە پێناوی کوردستان. ئێمە زۆر گرنگە لە ئێستادا ئەگەر ئاها بیر بکەینەوە، ئەگەر ئەم نەوانەمان وا فێر بکەین کە تەنها مادە هەموو شتێک بێت بەڕاستی کوردستانەکەمان لە دەستەچێت. ئێمە دەبێت بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان کە درێژە پێدەری ڕێبازی بەرزانیە ئەبێ لە ئێستاوە دەست پێ بکەین جارێککە نەوەکانمان بە تایبەتی کە حکوومەتیش ئێستا بەدەستی پارتی دیموکراتی کوردستانەوەی و بە زۆرینەی حکوومەت بەدەستیەوە زۆر گرنگە ئێمە لە زۆر ئاستایشکن لە بواری پەروەردە لە قوتابخانەکان لە زانکۆکان ئیش بکەین لەسەر ئەوەی جارێککە بیری نەتەوەی زیندوو بکەینەوە. ئێمە کاڵین بیری نەتەوەی بیری شۆڤێنی نییە. بەڕاستی بارزانی نەدژی عەرەب بووە وەکو قەوم وەکو نەتەوە، نەدژی فارس بووە، نەدژی تورک بووە. ئێمە بێ ئەوە بزانین وە لە وتەکانی خۆیان و لە دانیشتەکانی ئەگەر کەسێک کۆ کرابێتەوە ئەوە دەرئەکەوێت. بارزانی تەنها دژی ستەم بووە کە لە کورد دەکرێت. بارزانی خەباتی بۆ ئەوە کردووە کە ئێمە میلەتێکین، زمانمان هەیە، خاکمان هەیە و یەکێکین لە میلەتە هەرە گەورەکانی خۆرهەڵاتی ناڕاوەڕاست تا ئێستا ئێمە حکومڕانی خۆمان نییە. ئەمەی کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی هەموو شتێک نییە، نابێت ئیتر لێرە ڕابوەستین. ئێمە حکوومەتی هەرێمی کوردستانمان هەیە کە ئەبینین ئیمڕۆ زۆر بەڕوونی دەرکەوت دراوسەکانمان چەند دراوسەکانمان بەبێ هیچ جیاوازی هەموو شۆڤێنیانە بیرەکەنەوە، هەموو لە خەمی نەتەوەکانی خۆیانیان دین بەکارهێنن، علمانیت بەکارهێنن، مارکسیزم بەکارهێنن لە پێناوی سەردەستەیی و لە پێناوی ئەوەی نەتەوەکانی خۆیان هەبێت. ئێستا بەرنامەی هاوبەش زۆرترە لە جاران لە بینی چەند دەوڵەتە داگیرکەرەکەی ئێمە بۆ ئەوەی ئەم جارە هەم بە بەرنامەی تۆکمە خاکمان داگیر بکەن، خەڵکەکەمان ئاوارە بکەن و ئەگەر وا بڕوا و ڕێگە نەگیرێ و ئێمە وریان نەبین و هەماهەنگی و هەمکاری دنیای دیموکراتی و دنیای دەرەوە نەکەین لە پێناوی نەتەمەکەمانە. من پێم وایە لە ماوەیەکی ناڵم زۆر کەم بەڵام لە ماوەیەکی کەمدا ئەمانە پلانی وایان هەیە کە هەر لە بیرمان چێتەوە ئێمە چین. دکتۆر گیان دەستە خۆش بێت. دکتۆر باسیەوەت کرد کە بارزانی لەسەر پێش بارزانی ینی بە زۆر لە زۆرەکان ناوچەکانی کوردستان لە یەکتری دابڕێنرا بوون. بە تایبەت ئێمە دیارەکە پیلانێکی دوژمنە و کوردستانی گەورە بەسەر چوار دەوڵەتە دابەشەکرێ و سەرنجام زۆرجار هەوڵە درێت ناو هەرێکی لەم بەشانەشە جارێکی تر کەرت و پەرت بکرێن و پەرت و بڵاوێک لە ناو کۆمەڵگەی کوردستانە دروست کرابوو. دیدی جەنابەت زیاتر قسەکردن بوو لەسەرەوەی کە ڕوانگەی بەرزانی ڕوانگەی هەستانەوەی نەتەوەیی بووە. پێم خۆش لەسەرم ڕوانگەی زیاتر ئەگە قسە شتێکەیە کە من زۆر پێم خۆش ئاماژەی پێ بکەم. ئیمڕۆ بەها بە تایبەتی لە هەرێمی کوردم یعنی هەموو شتەکان بووە تا حیزبێنی. بارزانی حیزبی نەبووە. ڕاستە پارتی دیموکراتی کوردستان بە ئیعازی ئەو دروستووە، بەڵام بارزانی پێوا بووە پارتی دیموکراتی کوردستان و هەر حیزبێکیکەی نەتەوەیی وەسیلەیە ئامرازە نەک هەدەف بێت. ئمڕۆ ئەمە کە ئیدیبینین لە کوردستانە بەڕاستی دڵی هەموو ڕۆشنبیرێک و مامۆسایەکی زانکۆ و کەسی نەتەوەیەکانی بە تایبەتی زۆر ناخۆش کردووە. بارزانی هەموو کاتێک
ئەوەی کە لە بیریا بووە نەتەوەی کورد و زۆر دژی لۆکالیزم بووە، زۆر دژی ناوچەگەری بووە. بارزانی جاری وا هەیە هەندێک لە تەنانەت پاسەوانە تایبەتەکانی خەڵکی سلێمانی بوون و خەڵکی سلێمانی کە بڵین لە بادینان جیاوازە کە ئەوان کرمانجی ژوورون و ئێمە کرمانجی خوارد یعنی دڵسۆزترین کەس بە بیرینەتەوەی و دڵسۆزکردن کرد بە پارتی و بە شخصی بارزانی جاری وایە زوربەی کات خەڵکی سلێمانی بوون. ئەمەی کە ئێستا ڕوو ئەدا کە ئەیانەوێ حیزب گەلێک یا گروپ گەلێک دروست بوون بە ئەنواعی شێوە ئەیانەوێت جیازی بکەن لە بینی کرمانجی ژوور و کرمانجی خواری و دوهۆک و سلێمانی و هەولەر. ئەمە خەتەرترین بیرە، یعنی دوشمنان ئەگەر ئەو شتانەی نانتوانی وە بیکەن لە ڕێگەی ئەمانەوە ئەیکەن وە گومانم نییە من هیچ ئەمانەی کە ئەمانە دروست ئەکا هەمووی خەڵکانێکن دەست و دەستکێشی دوشمنن. بەڕاستی ئێمە لە ئێستادا ئێمەی کورد پێویستمان بۆ هەیە بە خۆداچوونەوەیکی گەورە بکەین و لەسەر ئاستی سەرکردایەتی کورد و بە تایبەتی ڕۆڵی کاک مەسعود ئەوەیە کە جارێکی کە ئەم لێکترازانانەی کە هەیە چ لە ڕووی بیرەوە و چ لە ڕووی پارت و نازانم چیەوە ئەبێ گرێیان بینەوە بێکەوە و ئەمە ئەرکی جەنابی سەرۆک بارزانیە. من لێرەوە داوای لێ ئەەکەم وەکو هاوڵاتیەکی بچوشی ئەم وڵاتە دەڵێم جەنابی سەرۆک ئێستا کاتی ئەوەیە کە ئەگەر فریانەکەوین بەڕاستی ئەوە هەرێمی کوردستان ئێمە دەبینین لە 16 ئۆکتۆبەر چی بەسەرها بەشێکی گەورەی کوردستانمان لە دەست چوو. ئەوەتە ئەوانی کە ئێستا لەسەر حکومون و باسی دیموکراتی ئەکەن و باسی علمانی ئەکەن جاری وا هەیە و باسی کۆمەڵێکن ئەمانە کۆمەڵی خەڵکی تایفین و زۆر بن پێم وایە سەدام حوسێن زۆر عروبی بوو، زۆر شۆڤێنیزم بوو، بەڵام لەگەڵ خۆیان ڕاز بوو شتەکانی دەرەبڕێ. ئێستا ئەمانەی کە ئێستا لە بەغا حکومەکەن ئەوانێ هەچیەک دێت و نایەت هەر هەمان فکرە. ئەوە 15 ساڵە بۆمان دەرکەوت ئێمە لە بازنەیەکا دەخولینەوە نابێ ئیتر لەم بازنەیە بخولێنەوە. زۆر گرنگە جارێک کە جۆشی بیری نەتەوەیی، جۆشی هەستی نەتەوایەتی، هەستی کوردایەتی بخینەوە گەڕ، بەڵام دەبێ بە شێوازێک بێت ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستمان بە دادپەروەریە، پێویستمان بە خۆدا چوونەوە و چاکسازیەکی گرنگە لە بواری حکومڕانی و لە بواری هاوڵاتی بوون و لە بواری پەیوەندی لە نێوان ئێستا بەڕاستی من ئەیڵم پەیوەندی نێوان تاک و خەڵک لەگەڵ حکوومەتە زۆر چڕاوە. ئێستا کە یەکێک ئەڵێ دەڵێ من ڕۆشنبیرم کە بچیتە ناو خەڵک جارێ باسی نەتەوەی ئەەکەی وە یا بەرگری لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەی کە حەق و مافی خۆمانە 100 و ئەوەندە ساڵە ئێمە ئەمەمان هەیە، یعنی بە چاوێکی نامۆ سێرە دەکرێت. ئەمەش هۆکارەکەی ئەو چەند ساڵە حکومڕانیە بێگومان دەستی دوشمن زۆر بووە و بێگومان جاری وایە هەبووە گرفتەکان هەبووە، بەڵام ئێستا کە ئاسایش و بەڵێ ئاسایش و ئارامی زیاترە ئەرکی حکوومەتی هەری خەڵک ئاشکاتەوە. بەڕاستی گەر ئەم خەڵکە ئاش نەکەینەوە ئەمە دوشمن زەفەرمان پێبە. دکتۆر لەسەر پرسیەوەی کە باسیەوەت کرد فکری بارزانی قبولکردنی جیاوازی بووە لە کوردستان ژمارەیەک لە پێکاتەکانە ژین بە ئێستاشەوە کە لە یەزیدی و کاکەی و مەسیحی و زۆرجار عەرەب و تورکمان و خوێنەوەی تۆ بۆ فکری بەرزانی لە ژیانی ئەمە زۆر گرنگە. بەرزانی هەمیشە پەیوەندی لەگەڵ زۆر ڕئیس سەرۆک عەشیرەتە عەرەبەکان هەبووە لە جبور و لە شەممەر و لە چێ و لە چێ و تا ئێستاش بەشێک لەوانە و نەوەکانیان ڕێزی زۆر تایبەتیان هەیە بوو. ئەمە بەڵگەیەوەیە کە بەرزانی کەسێکی مرۆڤ دۆست بووە، بەڵام دژی ستەم بووە کە بەرامبەر بنەتەوەکی کراوە و ئەوانی کە لە کوردستانە تورکمان ئاشووری بەشێکی زۆر لەوانە پێشمەرگە بوون و بەرزانی پەیوەندی زۆر باشی هەبووە لەگەڵیانە و هەمیشە نامەی بۆ ناردوون نامەیان ئاڵ و گۆڕ کردووە و بەرزانی ڕێزی زۆر تایبەتی، یعنی جاری وایە ئەو ڕێزی لەوانی گرتووە یعنی لەسەر و پێویستیشەوە بووە. ئەمە بۆیە کە بارزانی فکری بەرزانی فکرێکی مرۆڤ دۆستی و مرۆڤانە بووە، فکرێکی شۆڤێنیانە نەبووە و زۆریش دزی شۆڤێنیزم بووە. تەنانەت لە ڕووی مرۆڤایەتەوە جارێکیان کەسێک لە بەغدا یعنی حەزەکەم شتێک بزانی کوردی فەیلی لە بەغدا کۆڵەکەی پارتی بوون، هیچێک لەوانە حەبیب محەممەد کەریم وەک خەڵکی زۆر جەربەزیان تیا بوو لە بەغا. جارێک لەوانەیە اختراعکە بارزانی
بەرپرسێکی خراپ قایدێک لە زمانی هینا لە زمانی عەبدولسەلام عارفە وتێتی من ئەتوانم قومبەلەی خەمە ماڵەکەی هەمویان لەناو برم توێتی ئەو قومبەلەیەکە یەخەی بەرچی ئەکەوێ يعني احتمالي أوي هي كتو قنبلة خيتها أو معلومة منال جن أو تي من بعمدي خم بس كاتي خوي لمال بيه وتي ده من نام منالك ئافرەتی چی بێتوان کە پەیوەندی بە کێشەکەەوە نییە بکوژرێت لەبەرەوەی ئێمە سەرکردەیەکی سەربازی دڕندە دەکوژین. ئەم فکرە زۆر زۆر گەورەیە لە لای بارزانی. بارزانی ڕێزی شتێکی کە زۆر گرنگە بارزانی زۆر ڕێزی لە زانا ئاینیەکان گرتووە وتوانی یعنی یەکێتی زانایان لە دروست بکە یەکێتی زانایان لە هەڵەبجەوە هەتا زاخۆ و دهۆک و ئەمانە لە ناو کەرکووک و مووسڵیش هەموو مەلا گەورەکانی کوردستانی تیا بوو کە بارزانی ئەوەندە ڕێزی لێ دەگرتن ئەوەندە گوێی بۆ دەگرتن کەواتە ئێمە ئەگەر بمانەوێت ئیش لەسەر نەتەوە و لەسەر ئایندەی نەتەوەکەمان بکەین ئەبێ هەموو پارچەکان لە یەک بینەوە چوەکو دین ئاین و ئاینزاکان دەبێت ڕێزیان لێ بگرین و جارێک کە متمانەیان لێ وەربگرینەوە یعنی متمانەیان پێ ببەخشینەوانێ و چێ لە ڕووی چین و چینە جیاوازەکان و دیدە جیاوازەکان ئێمە ئێستا کاتی لێکترازان نییە لە ڕاستیە کاتی ئەوەیە ئێمە لە کوردستانە جارێککە من ئەمە بە ڕۆڵی جەنابی سەرۆک ئەزانم و ئیشەڵا پێم وانە داژنشت بێت بەڵام هیوادارین هەوڵی زیاتر بکە کە بە تایبەتی ئێستا هیچ بینێکی حکومی نییە یعنی وەکو پارتیش ئیش نەکا بە بۆچینی من ڕاستە سەرۆکی پارتیە ئەمە شتێکە کە هەیە بەڵام من ئێسەوە ڕۆڵی سەرۆک بارزانی ئەوە ئەدەبینم سەرۆکی تاچی میلەتی کورد بێ بەو معناوە لە ڕووی معنەوێەوە لە ڕووی نەتەوەیەوە کاتی ئەوەیە سەرۆک بارزانی جارێککە لە خانەقینەوە هەتا زاخۆ باوکی هەمویان بێت باوکی هەموو کتاچێکی کورد بێ هەموو مناڵێک هەموو ژنێک ئەوانیشی کە لە بەوانیشی کە لە کوردستانەوە ئەژین ئایا تورکمانە ئایا ئاینزاکانی ترە ئێمە ئەمە نەکەین بەڕاستی بەسێ پارێزگا ناتوانین ئیش لەسەر کارانەتەوەکانی و ئێمە ئەبێەوەمان لەبیر بێ کە ئێمە لە 150 خاچی کوردستانمان ئێستا داگیر کراوە و لەلایەن کەسانێک دەوبرێن بەڕێوە کە زۆر شۆڤێنیسن و دەستی لا گەورەکانی دراوسێ گەورەکانیشمان لەوێ زۆر بەهێزە کە دەیانەوێت جارێکیکە ئەو بەشەن ئەو پارچەیە شیرینە نێتەوە سەر هەرێمی کوردستان ئەبێ ئیش لەسەر ئەوە بکەین ئیشەکەش بە چەنگلایە نەکرێ یەکەم یەکڕیزی نەتەوەیی ڕێگرزی نەتەوەی تەنها لە نێوان حیزبەکانان نییە بێ لە نێوان لە هەموو تاچێکی کورد هەست بکات بۆ ئەوەی کە ئێمە ئەم حکوومەتی ئێمە هەوڵەدا بۆ ئەوەی جارێککە هەرێمی کوردستان و ئەو پارچانەی کە لی جیاکراوەتەوانێ یەک بگرینەوە ئەمە هەنگاوی ئەوەیە هەنگاوی یەکەمە دووهام بەڕاستی من پێم وایە جەنابی کاک مەسروش لەسەرەوە ئیشەکات ئێمە ئەبێ ئابووریکی سەر بەخۆمانە بێ هەرچەنگ لە ملاولا کە ئەم قسە ئەکرێ خەڵکڵێ ئەوە کابرا پارتیە بۆ یەکەوە دەڵێ منە ئەمە پەیوەندی بە پارتی نییە گەر ئێمە ئابووری سەر بەخۆمان نەبێت تووشی ئەمە نابێت پێویستمان بۆیە ئابووریکی سەر بەخۆمان بێ و احتیمادی کولیمان لەسەر خۆمان بێت چونکە ئەگەر ئێمە چاومان لە دەستی نارەکانمان بێت لە بەغاو لە ملاولا کەی بیوانەوێ ئەوەمان لێ دەبڕن ئەو بودجەیە ناوی هەچەگەنەی دەیبڕن ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندی باشی نێودەوڵەتی هەیە سپاس بەخوا دوای 16 ئۆکتۆبەر ئێستا گەڕاوەتەوە ئاستی پێشووی و بە هێزێکی متمانەی یعنی بۆتە شوێنی متمانەی هێزە نێودەوڵەتیەکان و تەنانەت ئەمریکاش ئەمە شتێکی گرنگە و توانیوێتی تا ڕادەیەکی باشی لەگەڵ هێزە دراوسەکانمانە تۆزێ ڕبط و ئەمانەی بکەیە ئەمانە هەمووی باشە بەڵام پێویستمان بە هەوڵی زیاترە بەڵام پێش هەموو شتێک ئاشکردنەوەی تاچی کووردە لەگەڵ حکومڕانی کوردی و لەگەڵ حیزبەکانی خاوەندە سەڵات بە پارتیشەوە دکتۆریان کاتی بەڕێمەکەمان بەرە کۆتایی ڕوا پێم خۆش و ئەگە بە کورتیش بێ سەرنجت لەبارەیەوە بزانم کە کەسایەتی مستەفا بارزانی لە پاڵ گرنگیدان بە شۆڕش و فیکری نەتەوەی و جۆشدانەوەی خەڵک جارێکتر بۆ کوردایەتی لە سەردەمی بەتایبەت لە دوای ڕێکوتنامە 11 ئازارەوە
بارزانی گرنگی بە پرسی دروستکردنی کۆمەڵی موسەساتدا لە کوردستان بە تایبەتی ئەوەی کە جەنابەت باست کرد کە ڕێزی لە زانایانی ئاینی گرتووە لەگەڵ چین و توێژە کۆمەڵایەتە جیاوازەکان پەیوەندێکی باشی هەبووە بەڵام هەر لەو سەردەمەشە بۆ نمونە پێشنیازی کۆمەڵی دروستکردنی کۆمەڵی موسەسەکرایکی لەوانەیە کێتی نووسەرانی کووردە یەکێکی تریان کۆڕی زانیاری کوردیە ینی خوێنۆچیە بۆی کە بەرزانی لە پاڵ فکرێنەوە یەکەیە گرنگی بە بابەتی زانست و زانیاری و ڕۆشنبیری ئێمە پێشتر باسمان کرد منوتم بارزانی وەکو ئەوەی کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە زۆر شارەزا بووە و هەڵقوڵاوی ناو کۆمەڵگەی کوردەواری و بە تایبەتی ناو هینی نەقشبەندی ڕێبازی نەقشبەندی ئەمە لە ڕووی کۆمەڵایەتیەوە زۆر شارەزا بووە لە ڕووی سەربازیەوە لە 15 ساڵەوە ئەو قایدێکی سەربازی و جەنراڵێکی گەورە بووە کە کۆماری مەهاباتی قازی نەمر پلەی جەنراڵیان پێبەخشی ئەمانە هەمووی گرنگە بەڵام لە ڕووی سیاسیەوە زۆر شارەزا بووە بارزانی بەڕاستی لە ڕووی ڕێکخراوەوە ئێمە دەزانین دوای بەیانی یانگزەی ئازار خۆی بەیانی یانگزەی ئازار گرنگی زۆر گەورەی هەیە پێویستی بە لێکۆڵینەوەی زۆر دەکا بەڕاستی دەستکەوتی زۆر گەورە هیچ نەبێ بە مەرسومێکی بە ئیتیفاقێک لە نێوان بارزانی پارتی دیموکراتی کوردستان و لەگەڵ بەغدایە و ئەوە چوە ناو یاسا و دەستوری عێراقیەوە ئەبێ ئەومان لەبیر نەبێت ڕاستە دوایی پاشگەز بوونەوە ئەگەر بەیانەکە گەورە نەبوونا لی پاشبەس نەبوونەوە ئەوان بۆیە لی پاشگەز بوونەوە هەستیان کرد کورد زۆر هەنگاوی باشی ناوە طبعاً ئەو فترەیە لە ڕووی ڕێکخراویەوە بارزانی پشگیری تەواوی یەکێتی نووسەرانی کورد کۆڕی زانیاری کورد لە بەغا یەکێتی ئافرەتانی یەکێتی قوتابیان یەکێتی لاوان ئەمانەی کە ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنین و دەچن بە بیری نەتەوایەتی ئەچنە ناو خەڵکەوە من خۆم لە ساڵی 1970 بیرمە لە یەکیدا چوومە ناوی شێتی قوتابیانی کوردستان و ئەو باگڕاوەندەی نەتەوەیی کە من هەمە بەڕاستی هەمووی بۆ ئەو سەردەمە دەگەڕێتەوانێ یعنی پەروەردەیەکی جوانی نەتەوەی خەڵک دەکرا لە هەمووی گرنگتر ئەو بوو بەش نەبوو ئەمە یەکێتی قوتابیانی پارتی و ئەمە یەکێتیە و ئەمن یعنی کەمتر ئەوە دەبینرایی یەکێتی قوتابیانی کوردستان ئەیتر ئەو یەکێتیە بوو کە پەروەردەی لاوانی دەکرد ئێمە کێشەیەکمانەیە ئێمڕۆ لاوانی ئێمە گەنجانی ئێمە بە بیری نەتەوەیی پەروەردە ناگرێت کێشەیەکی گەورەمان هەیە ئەو کاتە خەڵکی نوێشکەر و ڕوو لەخوا خەڵکی مسلمان خەڵکی نامسلمان لەسەر بینەڕەوە نەتەوەیەکە ناڵین شەواز هەبووە لە ملۆلا بەڵام بەگشتی یەک بووین بەڵام ئێستا کەسێک بە ناوی ئاینی ئیسلام دێتە ناو زانکۆ دێتە ناو قوتابخانەکان یعنی دەیەوێت مێشکی گەنجەکانمان بشواتەوە لە بیری نەتەوەی ئێمە یعنی بۆ نمونە مامۆستا مەلا عوسمان کە زانایەکی دیاری هەڵەبجە بوو سەرۆشی شێتی زانایانی کوردستان بوو لە هەڵەبجە یعنی ئەوەی کە بارزانی فەرقی ئەم لاو ئەولای نەختۆ سەر مامۆستا مەلا عوسمان سەرۆشی شێتی زانایانی بینەما ئەو پیاوەکی زۆر ئیلتیزامی دینی هەبوو و باگڕاوەندی ئەخوانیشی هەبوو بەداخەوە ئێستا خەڵکێک کاڵێ من مسلمانم ئیتر خۆی دەشواتەوە لە بیری نەتەوەی یەکسەر باسی نەتەوەت کرد حەدیثێک نازانم تا چوار ڕاستە طبعا ئەو حەدیثە ئەڵێ دعوها ئینەها نەتینە یعنی بۆگەنە بەڵام ئەمە باسی شۆڤێنیزمە باسی خۆشەویستی وڵات ناکە باسی خۆشەویستی خاک و خەڵکەکەی خۆت ناکە ئەوە باسی شۆڤێنیزمە کە پێغەمبەر وای فەرمووە ئێستا ئەمەیان کردووە بە ئەڵێ هیچی کەنیە لە هەموو شوێنێک ئەمە دووبارە ئەکەنەوە بەڵام بەڕاستی ئێمە لە ڕووی ئاینی شەوانێ ئەبێ ئاین وا لەو خەڵکە بگەین کە ئاین خاچی خۆی خۆشەوە کە ئاین خەڵکی خۆی خۆشەوێ کە ئاین هەموو مرۆڤێکی خۆشەوێ بەڵام ئەوە نییە ئێمە شوێن کەوتەی خەڵک بین ئەبێ خەڵک شوێن کەوتی ئێمە بێت بارزانی لە ڕووی سیاسیەوە زۆر گەورە بوو لەبەر ئەوەی گەورە بوو لەبەر ئەوەی هەموو نارانی کوردیانزانی ئەو شۆڕشە هەدەفی خۆی یعنی دەردێڵە قاوە قەوسەینی ئەو ئەدناش هەدەفی خۆی دەپێکێ ئیتر بیریان لێ کردەوە ئەگەر گەورە نەبووایە ئەو ئامەرە گەورە نێودەوڵەتیە ناکرابە گەورەی شۆڕشی ئەیلول بوو کە ئێمە چوینە دەرەوە ساڵی 1970 هەموو وەزارەتەکانمان هەبوو چیل و بە ناوی ئەمانەیە بە ناوی ئەمین و ئەگەر 6 مانگیکە شۆڕش بەردەوام بواە ئەو چونکە من ئێستا جوان لە بیرمە سەدام حوسێن وتی ئێمە زۆرمان بۆ ها کە تەسلیمی شابین چونکە نیوەی شەتۆ العەرەبیدا بەشە بەشێکی زۆری خاچی بەڕی لە خانەقین و بەولاترەوە لە لای عەمارەدا بەشە وتی لە هینەکانی ئێمە سێ ناپاڵم مابوو ئەندێرا غاندی چونکە رووسیا کە بینی شۆڕشی کورد ئاوایە بەڕاستی
چەک و چۆڵی گرتەوە لە سەدام حسین بەڵام ئەندێراغاندی پارەی وەرگر لە سەدام حسین چەک و چۆڵێکی زۆری هینی هەبوو لە مەخزنەکان فرەدا بوو دای بە سەدام حسین ئەگەر باتە ئەو ئامەرە گەورەی نەکردایەوە ئەو مامەرە بەرنامەی زۆر گەورەی بۆ داڕژرا بوو 6 مانگ تا 3 مانگ تا 6 مانگ شۆڕش بەردەوام بووە بڕاتانە بە ئێستا ئێمە حکوومەت بووین. دکتۆر ئەمە ڕەنگێری مامۆستای زانکۆ خۆشحاڵ بووین لە بەرنامە ڕاوامە دەبوویت. زۆر سپاس خۆش بە ئازان تا ڕاوەکردنی پرسێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێ.